دۆسیەی نزیکەی 50 منداڵی خاوەن پێداویستی لە کەمترین کاتدا هەڵدایەوە، بەڵام بۆ چارەسەر و ڕاهێنانەوەیان لەم ژوورەدا چەند ساڵێکی دەوێت. توانا و لێوەشاوەیی شوێنەکەش هەر ئەوەیە کە دەبینرێ. تایبەت شوێنەکەمان زۆر بچووکە لە ئێستا پێویستمان بە شوێنێکی بەڵێ یەکەم داواکاریمان ئەوەیە کە شوێنێکی گەورەمان بۆ دابین کرێت، دووەمیان ئەوەیە کە پێویستیەکان بۆ نەونە پاسکی لە خلیسکانەی ئەو شتانەمان بۆ دابین کرێت. ئیتر ئامێری بڵین گەرمکەرەوە لە ئێستاە کەمە و بۆ ماوەی تریش کە بڵین جەوە گۆڕێت پێویستمان بە فێنکەرەوەی زیاترە. ئێمە بە خۆبەخشی کارەکەین، کۆمەڵی ئەندامین نزیکەی 13 بۆ 14 ئەندامین لێرە بەبێ بەرامبەر کارەکەین. هیوادارم بڵێن لە ئاستی خواستی کەسوکاری ئەو مناڵانەیە بین کە خاوەن پێداویستی تایبەتن. کەسوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە دەرەوەی شارەکاندا چاویان لەوەیە خێرخوازان و حکومەت پشتیوانیان لێ بکەن بۆ چارەسەرکردنی منداڵەکانیان، چونکە ئەرکی ئەوان گەلێ قورس و تاقەت پڕووکێنە. تاکو ئێستا حکومەت هیچ شتێکی بۆ ئێمە نەکردو، لێ پرسینەوەک نییە بەرامبەر ئەمە منداڵانە. من وەکوی دایکی ئەم منداڵە خاوەن پێداویستی تایبەتە داوا ئەەکەم لە حکومەت کارێکمان بۆ بکات، چونکە مناڵەکانمان لە گەشەبوون و گەورەکردنایە. ئێستا لەم تەمەنایە بۆ مەکتەب گونجاون، ئەم ڕێکخراوەش هەستاون لەسەر ئەرکی خۆیان. ئەم کارانەکەن بۆ مناڵانە ئێمە داوا لە حکومەت ئەەکەین دەعمێکیان بکات، خێرخواز بێت حکومەت بێت دەعمێکی ئەم مناڵانە بکە. و لەگەڵ ئەوەشە مناڵانە ئەرکیان زۆرە بۆ دایکەکان. ئێستا ئەم شوێنە کراوەتەوە ئەگەر دەعمیان بکەن بۆ ئێمە زۆر باشە، هەم بۆ مناڵەکەیش باشە. داواکارم دووبارە لە حکومەت هاوکاری ئەم ڕێکخراوە بکات. مامۆستا سەردار کە خۆشی خاوەن منداڵی پێداویستی تایبەتە، ساڵانێکی زۆرە شانی داوەتە بەر کاری خێرخوازی و لەم شوێنەدا بە هاوکاری کۆمەڵێک خۆبەخش ئەرکی ڕاهێنانی منداڵانی خاوەن پێداویستیان گرتوۆتە ئەستۆ. ئێمە سەرەتا کە هاتیینە ئێرە لێقێکمان لە شارۆچی عربەت کردەوە. ئێمە لە سنووری شارۆچی عربەتە دەستمان کرد بە پڕکردنەوەی فۆرمون لە کۆتایی مانگی 11 ساڵی 2019 دەستمان پێکرد بە ناونووسی مناڵەکان. هاتا ئێستا نزیکەی 50 منداڵمان لە خۆمان ناونووس کردووە. خۆ مناڵێکی ئۆتیزمم هەیە و من ئەزانم داکماوەکی مناڵی ئۆتیزم خام بەزار بێت لە چه ئازارێک ئاژین و ئازانم ڕۆچۆن بەڕێکن و شەویشان چۆن لێ بێتەوانێ. کاری خۆبەخشی تا دێت ڕوو لە زیاد بوونە، بۆ ئەمەش کوڕان و کچانێکی زۆر هەن کە ئەم کارە دەکەن، بەڵام ئەرکەکەش هەر ئەوەندە ئاسان نییە و پێویستی بە هاوکاری هەمووانە، وەک ئەوەی لەم سنتەرەی ناحیەی عربەتدا دەبینرێت. عومەر کەریم، گەلی کوردستان، عربەت.